هەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری بە ئامادەبوونی ژمارەیەک لە ئەندامانی لە کۆبوونەوەیەکدا جەژنە پیرۆزی بە کۆمەڵیان ئەنجامدا. ئامانج لە کۆبوونەوەکە ئاشنابوونی زیاتری ئەندامان و بەسەربردنی کاتێکی خۆشە لەگەڵ یەکتر. بسم الله الرحمن الرحیم. وڵای ئێمە ساڵانە وەکو مەڵبەند کۆبینەوە لێرە خوشکبرایان بۆ بەسی جەژنە پیرۆزە ڕاستی ئەشمانەیە کەلتورێک دابێنین بۆی کە کاتمان بۆ بگەڕێتەوە لە بریەوەی کە ئێمە خوشکبراکانمان تەوزیع بوون بە گەڕک و کۆڵانەکان و سنوورەکەیە دین لێرە کۆبینەوە بۆ ماوەی کاتژمێرێک پیرۆزبایی جەژن لە یەکترەکەین کە ڕاستی لە ڕۆژانەشا بەریەکەوتنمان هەیە. هەز دەکەم کە جێوێکی خۆشە وێ ئومێد دەکەم ئینشاءڵڵا ئەم کەلتورەی ئێمە بگوازێتەوە بۆ شوێنەکانی تر و بەردەوامیش بین بۆی کە هەم نەریتی جەژنە پیرۆزە زیندووکەینەوە کە ساڵانێک بوو هەستمانە کرد کە ئەم کەلتوری کوردەواریە بەرەوکزیە ڕا بەڵام ئیمڕۆ ڕاستی لە گەڕەکانی چەمچەماڵ و تەکیە و شۆڕشیش ئەو گەرم و گوڕێمانە بینی سوپاس بەخوای پڕگار ومێد دەکەم ئینشاءڵڵا ئێمە دەستی لێ شل نەکەین خوا پشتیوان بێ بتوانین پەیامی جەژن و ئەو دروشمە گەورەی جەژن بە بەرز و گەورە ڕابگرین. لەڕێ ئەم جۆرە کۆبوونەوانەوە کۆمەڵی دادگەری دەیەوێت گرنگی زیاتر بەلایانی کۆمەڵایەتی بدات کە لە ئاینی پیرۆزی ئیسلامەوە سەرچاوەی گرتووە. بسم الله الرحمن الرحیم. جژنی هەمولای مبارەک بێ و خوای پەروەردگار عیبادەت لە هەمولایەکتان قبول بکە ئینشاءڵڵا. دیارە ئێمە وەکو کۆمەڵ دادگەری قووەتی خۆمان لە فکری ئیسلامی و لە ئیسلامەوە وەرەگرین کە یەکێ لە خصوصیەتی ئیسلامیش کۆمەڵایەتی بوونە بۆیە گرنگی بە پەیوەندی کۆمەڵایەتەکانی خۆمان و کۆمەڵگەکەمانە دێن. لەو ڕوانگەوە وەک چۆن لە کۆڵان و گەڕەک و بازاڕ و مزگەوت و لە نێو خەڵکە پەیوەندی کۆمەڵایەتەکانمان باش و بتە و ڕاگرین و لە نێو ئەندامانیشمان ناگرنگی بە پەیوەندیەکانمان دێن و بە جددی و بە گرنگی و مامەڵی لەگەڵاکەین بۆ ئەم ڕێکێک لە کارەکانمان کۆبوونەوەی ئەندامانی کۆمەڵ بۆ لێرە و بۆ جژنە مبارەککردن لە یەکتری بەرزڕاگرتنی ڕەمزە پیرۆزەکانی ئاینی ئیسلام و کارکردن بۆی یەکێکە لە ئامانجەکانی کۆمەڵی دادگەری پێش خەڵکی دەیەوێت لە نێو ئەندامانی خۆی بەرجەستەی بکات. لەش بۆنێکی ئاوایە ئێمە وەکو دیاردێکی ساڵانە لە سنووری مەڵبەندی چەمچەماڵ کۆبینەوە جەژنە پیرۆزەکەین گەردنازاییەکەین ئەوەی کە ئێمە تێبینەکەین لە ماوەیەکی زۆر کەمە ئەتوانین زۆرترین خێزان بینین ئەمە کارێکی زۆر گرنگە. ئەزانین لە ماوەکانی ڕابردووە زۆر کەس حیزب لایەن ڕێکخراوان کە کارەکەن لەسەر کاڵکردنەوەی بۆنە ئاینیەکان دیاردە کۆمەڵایەتەکان بەڵام ئێمە ئەمە بە ئەرکی سەرشانی خۆمانی ئەزانین کە ئەم دیاردانە زندوو بکرێتەوە و ئێمە کاری بۆەکەین کە خێزانەکانی ئێمە کە خێزانی کوردنشین لە دەیەکان لە ناحەکان لە قەزاکان لە پارێزگا گەورەکان بەڕاستی ئەمە جەژنی ڕاستەقینەی ئێمە وەکو موسڵمان و ئێمە بەڕاستی شانازی پێوەکەین. جەژنی ئەم ساڵیشمان بەڕاستی جیاوازی هەیە ئەبینین لە کاتێکا کە ئێمە مناسیکەکانی جەژن جێبەجێکەین ئەبینین خوشکبراکانمان لە گرنگی غەزە بەڕاستی لە بارەدۆخێکی زۆر سەخت و ئاڵۆزا تێپەڕە بن. جەژن وەکو دیارێکی خوای و نریتێکی ئاینی جگە لە پاداشتی مانگێک بە ڕۆژوو بوون هۆکاری زیاتری تەبایی و برایەتی نێوان موسڵمانانە و لە هەرێمی کوردستانیش بە شێوازێکی شیا و تایبەت پێشوازی لەو بۆنەیە دەکرێت. ڕەوی محەممەد کەناڵی پەیام چەمچەماڵ.